بەتەمەنترین مرۆڤی زیندوی سەرزەوی کۆچی دوایی کرد. ساڵی ڕابردوو لە نەخۆشی کۆرۆنا چاک بووە و ئەمساڵ لە خانەی بەساڵاتوان کۆچی دوایی کرد. ئەندرێ ئەو ڕاهیبە فەڕەنسیەیە کە بەتەمەنترین کەسی زیندوو بووە لە جیهاندا و لە تەمەنی 18 ساڵیدا کۆچی دوایی کرد. لویسیل ڕاندۆن کاتێک لە ساڵی 1944 پەیوەندی بەڕێکخراوێکی خێرخوازی کاسۆلیکیەوە دەکات، نازناوی خوشکە ئەندرێی پێدەبەخشێت چونکە بەوتەی ئەوان خوشک بووە بۆ بێکەسوکاران. بە پێی لیستی جیهانی گروپی توێژینەوەی پیربوون بۆ تەمەنی 100 ساڵان، ئەو ڕاهیبە فەڕەنسیا لە 11 شوباتی ساڵی 1904 لەدایک بوو و بەتەمەنترین کەسی زیندوو بووە لە جیهاندا و کتێبی جینسیش لە 25 نیسانی ساڵی ڕابردوو ئەمەی پژڕاست کردەوە دوای مردنی کەین تاناکای ژاپۆنی لە تەمەنی 19 ساڵیدا. ئەندرێ لە 11 شوباتی 1904 لە شاری ئەلیز لە باشووری فەڕەنسا لەدایک بووە و لە مانگی نیسانی ساڵی ڕابردوو وەک ڕاگری مرۆڤایەتی ناسێنرا دوای ئەوەی ئەم نازناوەی لەسەر ئاسی فەڕەنسی و ئەوروپی بەدەستهێنا. لە چەندین چاوپێکەوتندا پرسیار لە خوشکە ئەندرێ کرا سەبارەت بە نهێنیەکانی درێژی تەمەنی، ئەویش وەڵامی دایەوە کە جۆری ئەو خواردنانەی لە ژیاندا خواردوێتی ڕۆڵی هەبووە لە یارمەتیدانی بۆ گەیشتن بە تەمەنێکی پیر. ئەندرێ شاید حاڵی جەنگی جیهانی یەکەم و دووەم و ئەنفلۆزای ئیسپانی بووە کە لە ساڵی 1918 دا سەری هەڵدا. ئەو ڕاهیبە بەساڵاتچووە دەڵێت کە زۆرترین زیان لە ژیانیدا کە بەری کەوت بێت ئەو کاتە بووە کە بەهۆی توشبوونی بە نەخۆشی کۆرۆنا کەرەنتین کراوە و دوور بووە لە هاوڕێکانی.